ئێمە هەر کۆنفرانسی خۆمانەکەین ئەوەی کە جەنابەت الله دوو ئاڕاستەمانە هەر یەک ئاڕاستەیە هەمومانە گۆڕانین و هیچ فەرقێکی نییە ئەچینە کۆنفرانسێکەوە ئینشەڵا کۆنفرانسەکە ناجح بێت و ڕۆژ و شوێنی کۆنفرانسەکە کۆمسیۆن تەحدیدیەکات ئەوی لە هەیەی عامات ناوی هەبێت بۆی هەیە بێ کۆبوونەوەکە پێکەوەی هەمووی پێکەوەیە بەڵام کۆبوونەوەکە بۆ مؤتەمەرەکە بۆ خود بۆ کۆنفرانسەکە ئەبێ ئەوانەی ناویان لە هەیەی عاما هەیە ئەوانە بەشداریکەن خەڵکە بەشداری نەکات لەبەرەوە هەمومانەچین بەیەکەوە ئینشەڵا کۆنفرانسێکی ناجح بێت و ئەگەر دوێنێ بیان کردایە باشتر لە ئەمڕۆ ئەبێ زوو پەرلەمان تەفعیل ببێت و کارا بێتەوە و حکوومەتیش بە زووی تەشکیل بێت ئەگیرە لەو دەوامەیە بین و بچینۆمانە لەم وەزع خەتەرەی کە لە ناوچەکە هەیە لەوانەیە زەرمەند داواتان لێکراوە بەشداری حکوومەتکەن هیچ بادرەیەک لە هیچ شوێنێکەوە نەبووە لە ئینەکانە من ناتوانم هیچ پێ بڵێم چووکی ئەوە بە بڕیاری کۆنفرانس ئەویش بێ دەبێت بە کۆنفرانسە بکرێت لە ئاوایی ناکرێتەوەمان لەبەرەوە لە کۆنفرانسە بڕیاری هەموو شتێکەکە